محترمون، دولة الأخ رئيس مجلس الوزراء السادة الوزراء السيد مستشار ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی حەیدەڕابادی سەرۆک وەزیران و وەزیرانی دارایی و ناوخۆ و نەوت و بەرگری و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و سەرۆکارەکانی سوپای عێراق کۆبەوە. کۆبوونەوەکە بۆ قسەکردن بوو لەسەر ڕیفراندۆمی باشووری کوردستان و فراکسیۆنە کوردیەکانیش بایکۆتیان کرد. لە کۆبوونەوەکەدا پەرلەمانی عێراق ژمارەیەک بڕیاری سەبارەت بە هەرێمی کوردستان و ڕیفراندۆم دەرکرد کە خۆی لە 13 خاڵدا دەبینێتەوە. لە خاڵی یەکەمدا هاتووە ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نادەستوریە و پێچەوانەی مادەی یەکی دەستوری عێراق کە تێیدا هاتووە ئەم دەستورە زەمانەتی یەکپارچەی خاکی عێراق دەکات بۆیە ڕیفراندۆمەکە بەتاڵە. پەرلەمانی عێراق لە بڕیاری دووەمدا حەیدەڕابادی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقی پابەند کردووە بە گرتنەبەری هەموو ڕۆژشوێنێکی دەستوری و یاسایی بۆ پاراستنی یەکپارچەی خاکی عێراق. هەروەها دەرکردنی فەرمان بۆ هێزە ئەمنیەکان تا دووبارە بگەڕێنەوە بۆ سەرجەم ناوچە کێشە لەسەرەکان بە شاری کەرکووکیشەوە. هاوشەوەی بەر لە هاتنی داعش لە بەرواری دەی 6 2014. لە خاڵی سێمدا جەخت کراوەتەوە لە جێبەجێکردنی و بڕیارانی کە لەلایەن ئەنجومەنی وزاری ئاسایشی نیشتیمانیەوە دەرکراوە بۆ بەدواداچوون و دادگاییکردنی ئەو بەرپرسانەی کە هۆکاری ئەنجامدانی ڕیفراندۆم بوون، لەوانەش ماسوو بارزانی هەروە سەرجەمە و فەرمانبەرە کوردانەی کە لە دامەزراوەکانی حکوومەتی فیدراڵیدا کاریان کردووە. پەرلەمانی عێراق بڕیاریدا بە داخستنی دەواازە سنووریەکان و ئەو کەلوپەلانەش کە لەو دەواازانە دێنە ژوورەوە بە قاچاغ ناو ببرێن. هەروە داوا لە دەوڵەتانی دراوسێ بکرێتە ڕۆژشوێنی پێویست بۆ هاوکاریکردنی حکوومەتی عێراق بگرنەبەر. بڕیاری پێنجەم دەڵێت پێویستە لەسەر حکوومەتی فیدراڵی بیرەنەوتەکانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بخاتەوە ژێر دەسەڵاتی وەزارەتی نەوتی عێراق. پەرلەمانی عێراق جارێکی دیکە جەختی کردەوە کە لە جێبەجێکردنی بڕیارەکانی دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری تایبەت بە هەرێمی کوردستان بە تایبەتیش بڕیاری لەسەر کارلابردنی پارێزگاری کەرکووک. بەپێی خاڵی حوتەمی بڕیارەکانی پەرلەمانی عێراق حکوومەتی عێراق لە داهاتوودا بە شێوەیەکی فەرمی داوا لە کۆنسڵ و نوێنەرانی وڵاتان لە هەرێم دەکات کە کۆنسڵگەری و نووسینگەکانیان دابخەن. هەروەها داوا لە فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق دەکرێت بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی بەو شێوەی لە دەستوری عێراقدا هاتووە. بڕیارێکی دیکەی پەرلەمانی عێراق تایبەت بوو بە گێڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان. پەرلەمانی عێراق بڕیاریشیدا بە بەردەبوونی سەرجەم فەرمانبەرە کوردەکان لە کارەکانیان و زەمانەتی پاراستنی ژیانیان، وها پاراستنی ڕایەڵە نیشتیمانی کۆمەڵایەتەکان لەگەڵ هاوڵاتیانی کووردە. لە دووە خاڵی بڕیارەکانیشدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکوومەتی پابەند کردووە کە گفتوگۆی مەرجدار لەگەڵ هەرێم قبوڵ نەکات تا ئەو کاتەی ئەنجامی ڕیفراندۆمەکە هەڵدەوەشێتەوە. لای خۆشیەوە حەیدەڕابادی لە وتارێکیدا جەختی لە جێبەجێکردنی سەرجەم بڕیارەکانی پەرلەمان و چەسپاندنی دەستوری عێراق کردەوە. القوات الأمنية ما تقدر توقف عند كل باب وكل شارع وكل زقاق إذا هناك خلاف مشتبه.